گوندێک هەمیان لەسەر یەک شەقام دەژین. گوندێکی ئەوروپی تەواوی دانیشتوانەکەی لەسەر یەک ڕاستە شەقام دەژین. بۆ زانینی ئەوەی کە چۆن و بۆچی ئەم گوندە دەکەوێتە کوێوە لەگەڵمان بمێنەرەوە. لە باشووری پۆڵندا گوندێک هەیە بە ناوی سۆلۆزۆفیایە. تەواوی دانیشتوانەکەی ئەم گوندە لەسەر یەک ڕاستە شەقام دەژین. نزیکەی 6,000 کەس لەسەر ئەم شەقامە دەژی. درێژی ئەم شەقامە 9 کیلۆمەترە. هەر خانوێکی ئەم گوندە زەویەکەی بەرفراوانی کوشتوکاڵی لەگەڵدایە کە هەڵەتیەکانی بەکاری دەهێنن بۆ کوشتوکاڵ و ئاژەڵداری. ئەم گوندە لەم دوایەدا لە سۆشیال میدیاکان ناوبانگێکی گەورەی پەیدا کردووە لە پاش بڵاوکردنەوەی وێنەیەکی ئاسمانی گوندەکە کە شێوەیەکی ئەندازیاری سەرنجڕاکیشی پێبەخشیوە. خەڵکی خواستی ئەوان خسۆتە ڕوو لەم گوندەدا بژین. ئەم گوندە سەرنجی ڕاکێشایت حەز دەکەی لە گوندێکی بەم شێوەیە بژی؟ ئایا کوردستان گوندی هاوشێوی ئەم گوندە جوانی هەیە؟